خۆشەویستانی مەجوانترین سڵاتان لێبێ دەم کاتتان باش خۆم بەخۆشحاڵە زانم کە ئەمڕۆ بارمەتی هاوکارانم لە پرۆگرامە نوێدا لەگەڵتانم هیوادارم کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت و تا کۆتای پرۆگرام لەگەڵمانە بمێنەوە. ئازیزانی ئێمە بۆم ئێوارەیە میواندارە میوزیسیانێکی ئازیز و خۆشەویست و بەتوانەمان کردووە کە لە ماوەی ڕابردوشدا لە پرۆگرامەکانی کە لەگەڵمانە بووە، بەڵام ئەم جارە بەکاری نوێ بە پرۆژەیەکی نوێوە هاتوتەوە بۆ لامان کە ئەویش پرۆژەی میوزیکی سەر شەقامە. وەک دەزانین کە میوزیکی سەر شەقام لە هەموو دنیادا بڵاوە و هەروەها گوێگیرێکی باشی لە خۆی کۆ کردوێتەوە، بەڵام ئەتوانێ بڵێن بۆ کوردستان بەتایبەت بۆ شاری سلێمانی لێرە لەوێ کراوە، بەڵام وەکو پرۆژەیەک کە پلانی بۆ دانرابێت و هەروە بەردەوامی هەبێت ئەمە بۆ یەکەمین جارێک ئەم پرۆژەیە لە مانگی یەکە دەستی پێکرد، بەڵام بەداخەوە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەم پرۆژەیە وەستێنرا، بەڵام بە خۆشحاڵیەوە کەوا بڕیارە کە ڕۆژی یەکشەممە لە سەرای سلێمانی کە ئەم پرۆژەیە دەست پێ بکاتەوە، پرۆژەی میوزیکی سەر شەقام. جارێکی تر موزیسیان ئازیز و خۆشەویستەکان ئاشنامانکەنەوە بە میوزیک و بە هەروەها ئامادەبوانێکی باش بتوانن گوێگری ئەو موزیکە کوردیانە بن. میوانەکەم کاک حامید ژەنیارە کە ئەم خۆی لە پرۆژەکە هەیە و هەروەها کاک حامید پێماوە پێویست بە ناساندنیش ناکە کاک حامید کە تۆ یەکێکی لەو موزیسیانانەی کە لەگەڵ زۆربەی هونەرمەندانە دانیشتن وەکو لە بۆنە و لایادەکان و لە کۆنسرت و فستیڤالەکانە بوونت هەبووە و هەروە جێپەنجە دیار بووە. حامید گیانەوەی بۆ پرسیارە دەست پێ بکەم کە تۆ یەکەم جار بە کەمانچە دەستت پێکردەوە مۆزیسیانێکە لە زۆربەی بۆ نەوشتەکانە دەرەکەوتی، بەڵام وردە وردە ئامێرەکانت گۆڕی ئێستا بەعود لەگەڵ ئێمەی. تا ئێستا چەند ئامێر ئەتوانی بیژەنی حامید؟ بێگومان من خۆشحاڵم بۆ ئەم بەسەرکردنەوەی بۆم دەرفەتە. هەڵبەتە من چەند ئامێرێکی مۆسیقا ئەتوانم بژەنم، کەمان و عود و ساز و ئەو ئامێرە ژێدارانە زۆربیان ئەتوانم بژەنم. وەجێ خۆشحاڵیە کە ئێستا پرۆژی موزیکی سەر شەقام دراوە بە من کە من ئەو موزیکە پێشکەش بە ئەو کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەو ڕێبوار و خۆشەویستانی کە ڕۆژانە گوزەر ئەکەن بە ناو بازاڕی سلێمانیە. منیش بە موزیکی سەر شەقام بێگومان کاتێکی ئارام بۆ ئەو خۆشەویستانە دابین ئەەکەم. باشە حامید، و ئاماژەم پێکرد لە مانگی یەکە پێم وابێت لە 20 یەکە بوو پێش ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بۆ شێ بەربڵاو بێت کردتان واتە دەستان پێکرد و تەجروبەیەکتان هەیە لە مانگیەکە دەستمان پێکرد. باشە ئەو کاتە ئەتوانێت بڵێ چۆن پێشوازی لێکرا؟ وەڵاهی ئەو کاتە پێشوازیەکی زۆر گەرمی لێکرا. هەڵبەتە من دەبێ سپاسی بەڕێز کاک ئیبراهیمیش بکەم، پێش من ئەم کاری کردووە بەڕێز ئەو کاک ئیبراهیمە و ئەم پرۆژەی موزیکی سەر شەقامە هی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەر بەشی سەنتەرە ڕۆشنبیری و تیپە هونەرەکانی سلێمانیە. هاوکاری ئەوان پێکەوە بەڵێ بێگومان ئەوان خاتوشیلان و کاک ئاسی بەڕێز و ئێستا بەهۆی خاتوشادیەوە بێگومان پرۆژەکەەوە گرنگی پێدرێتەوە و دووبارە دێنەوە سەر شەقام و بۆ پێشوازی لەو خەڵکە خۆشەویستەکەین و دەستخۆشی لە هەر کەسێکەکەین کە هاوکارە بەوەی کە کاری هونەری لەم شارە خۆشەویستەیە بەرەو پێش بەرەوە هەروە هەنگاوی باشتر بندرێت و بەڕاستیش کە میوزیکی سەر شەقام ئەتوانی بڵێن کە گوێگرێکی باشیە حامیدا بێگومان پێشوازێکی زۆری لێکرا بەڕاستی. باوەڕکە من هەموو ڕۆژێک 200 کەس 150-300 کەس بە دیارمەوە ئەوەستا خۆ لە یوتیوب و لە کاناڵەکانی ڕاگەیاندن و لە سۆشیال میدیا بەڕاستی زۆر ئەو ماوەیە ڕۆڵی خۆی بینی و بینەرێکی باشی هەبوو. بۆچی سەرای سلێمانیتان هەڵبژارد حامید وەکو شوێنەکەی؟ بەڵێ وەڵی هەڵبەتە من فکرەکەی ئەو خاتونە بەڕێزە بوو لەگەڵ کاک ئاسی ئەوان بۆ بەڕاستی کە باسم کرد. من نازانم پێشتر ئەوان باسییان کردەوە بۆچی ئەویان هەڵبژاردەوە، بەڵام من بەو پێی کە تەجروبەی خۆم بێت ئەو شوێنە چەند ڕێگایەکی ناوجەرگی شارە و چەند ناوبازاری سلێمانی و بێگومان چەند شەقامێک دێنەوە سەر ئەو شوێنە. ئەنجا سەراش بەڕاستی بەڕێی من جوانترین و شوێنە یەکێکە لە شوێنە نابەکانی هەموو چین و توێژەکان ئەتوانین بڕین لەوەیە کۆ ئەبنەوە. بێگومان هەمومان لەوێ بەرێکەوتنمان ئەبێتەوە، چونکە وەک پێم وتی جەرگەی شارە هیوام وایە شاری ڕۆشنبیری کە سلێمانی بەو شارە ناسراوە بە ناوی ڕۆشنبیری و ئێستا جەنابەت دوابزانم پێشتر باسمان کرد بە شاری پێکەوە ژیانیش بێگومان موزیکیش ئەگەر شاری ڕۆشنبیری بە موزیک بەشێکی گەورە و گرنگی ڕۆشنبیری ئەم وڵاتەیە و سلێمانیە ئەبێت یعنی پێشکەش بکرێت بەڕاستی تر. من سپاسی ئەو شوێنە ئەەکەم کە هاوکار بوون بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە.
زۆر باشە وا بڕیارە ڕۆژی یەکشەممە جارێکی تر دەست بکەنەوە بەم پرۆژەیە کاتژمێرەکەی یعنی سعات چەندتان سعات وڵی بۆ پێی کاتەکان ئەگۆڕێ کاتەکەمان نەنووسی بەڵام لە ڕاستیە سعات 4 دەست پێکەین باش دوانیێڕۆ بەڵێ چونکە کاتەکان ئەگۆڕێ لە زستانە مەسەن ئێستا لە هاوینە ئەبووە سعات 6 دەست پێ بکەین بەڵام ئێستا تا ئێستا 4مان داناوە لە بەرە خەریکە ڕۆژ بەرە کورتبوونەوە ئەڕوا باشە 4مان داناوە باشە ئێ بۆ لەمە دووە کە ئەگەر کەش و هەوا ساردی کرد پلانێکتان هەیە بۆ ئەوە وڵی جارە نازانم بەس لە ڕاستیە من لە کەش و هەوا ساردەکە دەست بەلم بەست بووی مانگیە کە دەستمان پێکرد زۆر ساردیش بوو بەڵام بەڕاستی کە ئەو خەڵکەم بینی من هەستمە کرد زۆر دڵخۆشم یعنی پێشوازەکەی ئەوان وای لە من کرد کە هەست بە سەرمانەکەم زۆر باشە حامید بەردامە بین لە گفتوگۆکانمان ئەسە بەمان خۆشەکە گوێبیستی پارچەیە موزیک بین اینجا چیمان پێشکەشەکەیت وڵی پارچەیەک موزیکی کوردی تر لە خزمەتە زۆر باشە دەستخۆش حەمید دەمە بپرسم کە ئەمەیەکێک لا قسەکانی خۆتە کە لەسەر پرۆفایلی فەیسبووکە کەشت نووسیتە کە موزیکیش سەرشەقام تەنیا کارێکە کە تۆ شانازی پێ بکەیت لە مێژووی کارە هونەرەکانتە بێگومان دەستی خۆش بێ وڵا ئەو پرسیارم زۆر پێخۆشە لە ڕاستیە من نزیکەی 500 تا 600 بەرنامەی تەلەڤیزۆنم کردو بێگومان بەڵام لە ڕاستیە بۆیە ئەوم نووسیوە پێشتر باگراوندی گۆرانی بێژێک یان باگراوندی شاعیرێک بووین کاتێک کە کاری ژەنینمان کردووە بەڵام لە موزیکی سەرشەقامە خۆم بوو واتە هەستەکە کە خۆتی تو کارێکە تایبەتە بە خۆت کارەکە تایبەتە بە خۆم وت بەڕاستی موزیکی سەرشەقامیش مەسئولێتە دەبێت تۆ هەست بە بەرپرسیارەتی بکەی کاتی ئەم کاراکەی چونکە تۆ مێژوویەکی هوەری جوانی کوردی گەورە هەیە لە ناو جیهانە ئێمەش بەشێکین لە ئەم جیهانەوە هوەرێکی جوانمان هەیە پێشکەش پێویستیشە بە شێوەیەکی دروست ئەم هوەرە پێشکەش بکرێ و بە پرسیارانە میلۆدیە ڕەسەنەکان ئەژەنمەوە من ڕاستی و تەنها گرنگی بە میلۆدیە کوردەکانە دێت بە موزیکی کوردی پێشکەشەکەیت بێگومان ئەوە ئەەکەم هەرچەندە خۆی موزیکی شەقام لە ڕاستیە شەقام هەموو جۆرە کەسایەتیەک و هەموو چین و توێژێک بڵێ هەموو کەسێکی پێ ئەڕوا پێویستە بۆ نەتەوەکانی تریان بڵین بە ئەو هاوزمانانەی ئەو زمانانەی تر بۆ کاتە گەشتیاران ئامادە بن بێگومان من ویستم لە ١٠٠ بۆ ئەوانش دانێم کە یعنی بۆ نمونە گوێ هەندێک میلۆدی تر لێبم کە تایبەت بێ بە نەتەوانەی تر بەڵام لە ڕاستیە ئەتوانم ئەوەش بڵم ئەوەش هەر باشە لە هەمان کاتیشا ئەمە مانایەکی تریشی هەیە بۆ نمونە ئەو گەشتیارانش خۆشحاڵم بۆی کە ئەوان جوان لە مۆزیکی کوردی بێت ئەتوانم ئەوەش نەژەنم بەڵام وا هەستەکەم هەردووچی بکەم باشە بۆی کە شەقام وەک پێم وتی هەموو چین و توێژێکی پێ ئەڕوا جێی خۆشحاڵەیە کە بتوانین بزانانی کە بۆ نمونە ئامادە بووانە خەڵکێکە لە دەوری تۆ کۆ بنەوە چیانە بێت ئەوان حەز بە گوێبیستنی چی ئەەکەن وڵاهی ئەوان زیاتر ئەتاوانیش داواکاریان نەبێت بێگومان وڵی زۆر زار پێم ئەڵەن فڵان مۆسیقا
ئیتر لە ڕاستیە هەیە من بۆیش زیاتر میلۆدی فۆلکلۆری ئەوانم ئەژەنمەوە لەبەرەوەی یادگاریان هەیە ئەو خەڵکە لەگەڵی اینجا کۆمەڵێک مثلەن هەیە تەقاوت بە تەمەنی هێدێ لەوێ چایەکە خواتەوە حەزەکە گوێی لە مۆزیکێکی خۆی بێت کە پێشتر یادگاری لەگەڵی هەبووە مثلەن حەزی لەوانەیە منیش بۆیە زیاتر وەکوتە کە ئەم کارە بەرپرسیارەتیە و هەروەها ئەبێ بۆ نمونە ئەو موزیسیانەی کە ئەم بەرپرسیارەتی ئەخاتە سەرشانی خۆی باگراوندێکی باشی هەبێت لە میوزیکە شارەزایەتێکی باشی هەبێت بۆی کە دڵی خەڵکەکە لە خۆی ڕازی بکات حەمید ئالەم ڕۆ لە خۆی ڕائبینێت کە بۆنە دڵی هەموو ئامادە بووان لە خۆی ڕازیکە بە هەروە ئەو باگراوندێک کە هەیەی تاشن ئەتوانێت کە ڕوبەڕووی ئەم کارە قورسە بێتەوە دەستەکانت خۆش بێ وڵی هەڵبەتە من ئەوەی گوێگرەکان سوپاسیانەکەم من حەزەکەم لە ئاستی بیستن و بینینی ئەوان بم بەڵام ئەوەی کە بۆ من گرنگە لێرە هەستەکەم کاتێک کە من مۆسیقام ژەنیوە بەو پێی کە زۆرترین خەڵک لە من کۆبووتەوە هەڵبەتە ئەوە جێ خۆشحاڵی دیارە من کارێکم کردو لە ئاستی بیستنیان بووە بۆیە من هەڵبەتە من لەوانەیە ئەو ژەنیارە بەتوانایش نەبم لە ئاستی بیستن و بینینی خەڵکەکە بەڵام بەو پێی ئیشەکە تازەیە یعنی تا ڕادەیەک جێی خۆی کردوتەوە لە ناودڵی ئەو خۆشەویستانەوە من دڵنیاشم ڕۆژێک لە ڕۆژان ئەو شوێنێکی ئێستا من کاری ژەنێنی ئەکەم واستەی بۆ ئۆکرێکە بتوانانی بچی لێوێ بژەنی و تواناشی ئەوێ بەڕاستی کاری ژەنین لەو جێیە تۆ سەعات و نوێک سەعاتێک بتوانانی کاری ژەنینکەی بەڕاستی ئاسانیە دەبێت زۆرترین باگراوندی هوەری و میلۆدی مەسەلەن هەموو هونەرمەندە ڕەسەنەکان هەموو چینی توێژە لە دەوری تۆ کۆ بێتەوە لاشە خۆی میوزیسیانێکی زۆر بەتوانە بێخەت گوێگیرێکی میوزیکی زۆر باش بێت ینی بتوانێت میلۆدەکان لەگجیا بکاتەوە لەکوێ هەڵ ئاکات کە ئەم میوزیسیانە بۆ یاڵام کارێکی قورسە بەرپرسیارەتێک و خۆشت ئاماژە پێکرد بێگومان ئەڕەوەڵا خاتون گیان ئەوەی ڕاستی بێ ئەبێ نازم بەلای منەوە بەرپرسیارەتی و دەبێت بتوانی لە ئاستی بینەوەتەواتی خۆت بۆ ئامادە کردووە من بڵێ و شانازیشی بێەکەم و هەموو کاتێکی شەڵێم مۆسیقا بەشێکی گرنگی مرۆڤە ئەگەر مۆسیقا و هوەر گرنگ نەبووە لە ناو سیارەکانە تەجیل دروست نەئەکرا و کەس یعنی گوێ لە مۆسیقانە بەشەکە لە ژیانی مرۆڤ و ناتوانێت دەست بەرداری بێت بێگومان گرنگە پێوەی حەمید وەکوتە کە تۆ لە ئێستاە یعنی تاکە ژەنیاری تاکە موزیسیانی کە لەوێ ئامادابیت بەڵام ئایا ئەو موزیسیانانی کە ئەیانەوێت بەشدار بن لەم پرۆژەیە وەکو تۆ موزیک بژانە لەو شوێنەیە ئەتوانن بەڵێ هەڵبەتە من ئێوە دراوە بە من کە عەزف بکەم لەوێ یان کاری ژەنین بکەم بێگومان من بە خۆشحاڵیەوە چارەکێک دەدەق بۆ چارەکێک ئەدەم بە هەر ژەنیارێک و لێرەشەوە حەزەکەم ڕاستی بە بینەرانی خۆشەویست بڵێم و بە ئەو ژەنیارانەی هاوپیشەم بڵێم ئەو شوێنی بەتەنیا من نییە مەڵکی من نییە ڕاستە من کاری ژەنین ئەەکەم لەو جێ بەڵام مڵکی هەموو ژەنیارێکی بەتوانا و مڵکی هەموو کەسێکە یعنی کە بتوانێت هوەرێکی جوان پێشکەش بە خەڵک بکات و من بە خۆشحاڵیەوە لە داهاتۆ ئێستا گۆرانی تیانێ بەس پێم خۆشە هەر هوەرمەندێک وە شتێکی ڕەسەنی کوردەواری لەوێ پێشکەشکان من دەدەقە بۆ ئەو کەسەشدا ئەنێم هەڵبەتە من ئێستا لە ڕێی خۆمەواڵم لەوەیە ئەو ستافە بەڕێزی کە منیان ڕاستپاردۆ لەوێ کارەکە بکەم لەوەی من بوانم نەوتەوە ئێستا بەڕێی خۆماڵم بەس من پێم خۆشە چارەکێک بۆ دەدەقە ببەخشم بە ئەوانیش بۆی کە بتوانین بەشدار بێت و ئەوانیش بتوانن توانای هوەری خۆیان پێشکەشکەن بۆ ئەوان بێگومان باشە بە ئێستا گوێبیستی پارچەی موزیکی کەبی بەسەر چاوەکان خۆش جا من هەر خۆشم زۆر حەزم لە هوەری حەسەن زیرەکە پارچەیەک مۆسیقای ئەو لێ بەم خۆشحاڵم
دەستەکانە خۆش سپاس بۆ تۆ خاتونجیان. حەمید گیانەمێ و پرسیارە بکەم کە وەکو ئاماژەم بێکرد لە سەرەتای پرۆگرامەکەشە کە تۆ لە ماوەی ڕابردووە ینی کارە زۆر بۆ هونەرمەندان کردووە زۆر لەگەڵ یانە بوویت بێگومان لە ئێستاشا ینی ئەو بەرداوامیە هەیە بەخوت ئەم پرۆژەیە بە تەواتی سەرقاڵی کردویت. واللهی من بێگومان ئەو بەرکەوتنم هەر لەگەڵ هونەرمەندانی خۆشەویست هەیە بەڕاستی بەڵام لە ڕاستیە ئێستا بیر لەوە ئەەکەمەوە کە ئەم پرۆژەیە چونکە بۆ سلێمانی جارە تازەیە پێشتر لەوەی چەند خۆشەویستێک بەشداری ئەم بڵین پێشتر خەڵک پێشتر کاک هەڵۆ مەسەلەن برادێکی تر کاک سەلیم و ئەوانە ئەم کاریان کردووە بەڵام وەکو پرۆژەی حکوومەت مەسەلەن ئەوان نەبوون یعنی بڵین درا بۆ نمونە بە ئێمە بەڵام ئەوان دەستیان خۆش بێ هونەرەکان بە جوانی پێشکەش کرد بەڵام ئەوەی کێسە حکوومەت دایناوە ئەمە زۆر گرنگە و هیوام وایە حکوومەت گرنگی پێ بدات و من دەمەوێت سپاسی ئاسایش و ئەو خۆشەویستانەی کە سلێمانی ئەپارێزن بەڕاستی ئێمە قەرزاریانین هیوام وایە ئەو بەهۆی ئەوانەوە نەبێ ئێمە ناتوانین کاری ژەنین پێشکەشکەین بەڵکومان ئەوانیش هاوکارتن هەموو ئەوە دەستیان خۆش بە مرور هەمویان دەستی هەموو لای خۆش بێت و لەشتان ساخ بێت. حەمید ئەم پرۆژەیەکی درێژخایانە بێت ینی وا بڕیارە کە خۆتان قسەتان لێ کردووە یاخود بۆ نەبە باوەی مانگێگە بێت و دواتر ئاوەستێت ئەم پرۆژە درێژەیە بێت بێگومان ئەم پرۆژەیە 6 مانگە ئێستا من بۆ 6 مانگ پیانوت بووم هەڵبەتە لە مانگی یەک دەستم پێ کرد تا مانگی لە دووشە تقریبن تا 15 ڕۆشتین بەڵام بەداخەوە کۆرۆنا ڤایرۆس نەهێشت و ئێستا ئەمە هەم پەیامێکیشە بەڕاستی ئێمە لەوەیە کە کاری ژەنین ئەەکەین بێگومان من هەرچەندە خۆمتانگە نەفەسە بم پێی بەڵام ماسکەکە تقریبان ئەبەستین بۆی کە ئێمە بتوانین بڵین ئێمە زاڵ ئەبین بەسەر ئەم ڤایرۆسەیە و ئێمە بتوانین خەڵک دڵخۆشکین بۆی کە خانەکانی لەشی بە زیندوی بمێنێتەوە و تووشی ئەو ڤایرۆسە زۆر تەسیری لێ نەکات یعنی ئێمە جارێکتر پەیامێکیشە. باشە لێرەوە چی بە ئامادەبوانەڵێ کەیتر بۆ ڕۆژی یەکشەمە خەڵک ئامادا بێت و گوێ لە تۆ ئەگرێت چیان پێ ئاڵێت یاخۆت هیچ پامێکی تایبەتیت هەیە بۆ خەڵک؟ هەڵبەتە من لێرەوە خۆم بە خۆشحاڵە زانم من ئەم کەناڵە جوانە چەند جارێکی تریش من بەرکەوتنم لەگەڵی هەبوو دەستان خۆش بێت کە ئێوە دەست پێشخەر بوون بۆی کە بتوانین ئێمە پەیامەکە بگەێنین. من لێرەوە پێم خۆشە بە گوێگرەکان بڵێم بەو کەسانی کە دێنە شەقام من هی ئەوانم هونەر هی ئەوانە من لە خزمەتیانام بە پێی پێویست داواکاریەکانیان جێبەجێ ئەەکەین و من پرۆژەی خۆم بڵین کارەکانی خۆم ئامادە ئەەکەم ئەو کاتی هەر کەسێکش داواکاری هەبوو ئەتوانێت بە کەسێک لەو ستافە بەڕێزەی کە لەگەڵ من ئیشەکەکەن من ئەبێ سپاسیشیان بکەم بەڕاستی بەڵێ ستافێکن ستافەکەش سنتەری ڕۆشنبیریەکان بەش ئەوانن ئەو بەڕێزانن بەڵێ خات و شادی بەڕێز لەوێ ئەو بەڕێوبەرە و شیلان خانە و چەند برادێکی بەڕێزی خۆشەویستیش کە ئەلێوێ ئەوان ئاگیان لە من ئەبێت و ئاگیان لە ئەو پرۆژەیە ئەبێت بۆی کە بتوانین بە شێوەیەکی سەرکەوت و پێشکەش. زۆر باشە من هیوادارم ینی ئەو هاوڵاتی خۆشەویستانی کە لەوێ ئامادا بن لەبەر ڤایرۆسی کۆرۆنا کە بەداخەوە لە ئێستاشە هەر مەترسی هەیە و بڵاوبوونەوەی کەیتر بتوانم ماسک بەستنەوە هیچ کورسا بڵێ ماوەی وەستانیشان حەمید خۆتان بۆیان دیارێکەن وەکو ستافەکە هاوکاری خەڵکەکەن یاخودەوەتە خەڵکە بێ خۆی ئەو خۆپارێزیە بەڕێز لە من ڕەنگە هەمومان ئەزانین کە ئەو نەخۆشی هەیە و ئەبێ خۆمان لێ پارێزن هەموو شکر ئاستی وشیاری دەبێ بگاتە ئەو ڕادێ ئەو بکە و من بەپێی ئەوەی کە من لاقیتێک لە بەردەمی خۆمەدانم هەوڵەدەم کەمکەم زۆر جار باسی بکەمە بڵم بێ زەحمەتۆزێ ئەگەر زانیمە خەڵکێکی زۆر کۆ بێتەوە بێت ئێمەش بتوانین ڕێنمای تەندروستیەکان لەو حاڵەتە جێبەجێ بکەین. من هیوادارم ئیشەڵڵا کە پرۆژێکی زۆر سەرکەوتوو ئەبێت و ئامادەبوانێکی باش لەوێدا کۆ بنەوەکو وتمان کەیتر سەرای سلێمانی خۆی قەرەباڵغا بەڵام گرنگەوەی کە چەند کەس گوێگری کە میوزیکی کوردیە بێت حەزەکە کە گوێبیستی ئەو میلۆدیە کوردیانە بێت من هیوادارم کە خەڵکێکی باش لەوێ ئامادە بێت وەکو وتمان کە ڕێنمایەکانی جێبەجێ بکەن. حەمیدگیا من زۆر سپاسی تۆکەم زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵمان نەبیت و دڵنیام لە ئایندەشە کە گەنجێکی چالاکی موزیسانێکی چالاکی جارێکی کە لە ستودیۆ پێکەوە دانیشینەوە و پرۆگرامی کاکەین ئەگەر شتێک ما بێ ئاماژمان پێ نەکرد بێت حەمید. وەڵاهی تەنیا شت ئەوەیە من ئەمێ ئەو خەڵکە خۆشەویستی کە هاتە ئەوێ ئاگیان لە خۆیان بێت کەمێک دوورکەونەوە لە یەکتر
بۆی ئێمە بتوانین چونکە بەڕاستی موزیک خۆی پەیامە بتوانین کە هەمومان هوەرەکە بە شێوەیەکی جوان پێشکەشکەین وە خەڵک چاو لە ئێمە بکات بەڕاستی هەڵسوکەوتی موزیسیان و هوەرمەند گرنگە بتوانرێت کە خەڵک فۆکسی لەسەر یعنی ئەبێ ئەو خەڵکە ئەبێ ئەو هوەرێکە من بۆ نم پێشکەشەکەم یان ئەو بابەتێکە ئێمە گەین بتوانین خەڵکێکی زۆر لە خۆمان ڕازیکەین و بتوانین بە شێوەیەکی دروست ڕێنمایە تەندروستەکانیش جێبەجێ بکەین هیوام وایە خەڵک ئاگای لەو حاڵەتە بێت. ساعت 4 پاژنیە ڕۆ چارێک کاتەکە وادانراوە بەڵێ زۆر باشە هیوادارم کە خەڵک لەوێ ئامادە بێت و گوێبیستی ئەو موزیکە جوانە کوردیانە بێت. یەکشتیگە مابووتخوا بۆ لە خاتر شنیاژیان ئەم موزیکە بێبەرامبەرە یعنی هیوام وایە هیچ کەسێک و هەز نەکە ئەمە بەپارێ بەو شتانە نییە تەنیا بۆ خۆشی و بۆ دڵخۆشکردنی و خەڵکەیە. زۆر باشە دەستەکان خۆشحامیدگیان بە هیوای سەرکەوتن بۆ تۆ بە هیوای بەردامی تەندروستێکی باش. بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەم ڕۆژتان پێشکەش کرا هیوادارم کە تاوای پرۆگرامەکە بە دڵی ئێوە بێت. سوپاس کە تا ئێستا لەگەڵمان نەبوون بە هیوای ئێوارێکی خۆش ماڵتەناوە.